سڵاو بەڵێنەکانی بەهەشت لە دەقەکانی ئیسلامدا تا چەند دەوریان هەیە لە دروستکردنی کۆمەڵگەی ئاشتیدا یاخود لە دروستکردنی کۆمەڵی تونند و تیژدا وەک داعش بینەرمان. هەمیشە پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا پەیوەندێکی ئاڵۆز بووە لە نێو ئاینە ئاسمانیەکاندا. خوددا هەم هێمای دلۆڤانی و بەزەیە و هەم تۆڵەسێن و قەهار، هەم کانگای ئەبەدی خۆشەویستی و محبەتە و هەم سەرچاوەی سزا و عەزاب. پێغەمبەران وەک نوێنەری خوددا و حەڵقەی پەیوەندی نێوان خاڵق و مەخلوق هەوڵیان داوە هەردوو سیماکە بە مرۆڤ ئاشنا بکەن و لە نێوان خۆشی و چێژی بێبڕانەوەی بەهەشت و هەنگوین و شەراب و خۆری و ئازار و سووتانی ئەبەدی دۆزەخدا فێری چاکە و خێر و دوورکەوتنەوە لە خراپەی بکەن. بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە بەڵێنەکانی خوددا کە وەک پاداش دەیدات بە موسڵمانان و خۆی لە چێژ و خۆشیەکانی بەهەشدا دەبینێتەوە لەسەر ئەرزی واقعدا چۆن دەگۆڕێ بۆ تونند و تیژی و کوشت و کوشتار. واتە گەنجی موسڵمان بۆ ئەوەی بگات بە بەهشتی وادەدرا و نەکەر ئامادەیە خۆی بە کوشتن بدات بەڵکو حەز دەکات لەگەڵ خۆیدا خەڵکانی تر و دەوروبەریشی وێران بکات و بەو مەبەستە بە زووترین کات بگات بە بەهشت و خۆشیە بێخۆتایەکانی. لەم نێوەندەشدا گروپ و ڕێکخراوە توندڕەوەکان زۆر جەختیان لەسەر تۆخکردنەوەی ئەم خاڵە کردووە و هەوڵیان داوە بە تایبەتی گەنجەکان لەسەر ئەم بیر و باوەڕە گۆشت بکەن کە خۆ بە کوشتان لە پێناو ئیسلامدا پاداشتەکەی خۆری و خۆشیەکانی بەهشتە و ئەمەش ڕێک لە کاتێکدایە کە لە جیهانی ئیسلامدا بە شێوەیەکی گشتی گەنج لە زۆربەی خۆشی و چێژەکانی ژیانی ڕاستەقینە بێبەشە و ئامادەیی ئەوەی تێدایە بۆ ئەم خەیاڵانە سەری خۆی هەڵبگرێت. دەپرسین ئایا بڕواهێنان بە بەڵێنەکانی دوای مردن کە خۆی لە شادی و لەزەتێکی ئەبەدیدا دەبینێتەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر سەقامگیری دنیای واقع؟ ئایا بە دۆزەخکردنی ئێستا و بە شەیتانیکردنی کۆمەلگا دەبێتە هۆکاری ئەوەی قیامەت و جیهانی پاش مەرگ ببێتە خەونێک کە خەڵک و بەتایبەتی گەنج خۆی لە پێناودا بەکوش بدات؟ مامۆستا مەسەلەی ڕۆژی دوایی لە ئەفکاری لە هەموو دینێکە تقریبا بەتایبەتی دینە ئاسمانیەکان چۆن لە جەوهەری مەسەلە دینیەکانە هەموو شتێکی دنیا بەسراوە بە قیامەتەوە بەهشت و بە جەهەنەمەوە. پێت وایە ئەم مەسەلەیە بۆچی واگرنی پێدراوە؟ ئینسان بێ قیامەت ناتوانێت لە دنیا بژی، ناتوانێت باش بێ. ڕۆژی دوایی کاریگەری زۆری هەیە، کاریگەریەکانی یعنی بەڕاستی ئەبینرێ هەر لە ژیانی ڕۆژانەمانە لە واقعی خۆمانە ئەیبینین. بۆیە گرنگەکەی بۆ ئەگەڕێتەوە لە دوای ئەوەی کە پێویستە بڵێن باوەڕمان پێ بێ کە باوەڕشمان پێیەتی و لەبەرەوەی لە غەیبیات و غەیبیاتیش لە ئاینی پیرۆزی ئیسلام ڕکنێکە لە ئەرکانی ئیسلام، بەڵام زیاتر گرنگەکەی لەوایە کە ئاسارەکانی لە واقعی خۆمانە دەرئەکەوێت. ئەو کەسانە دائیمەن کە بینی بڕوایان بە ڕۆژی دوایی هەیە، ئەو کەسانی کەوا حەزیان بە بینی ڕۆژی دوایی هەیە، خوانی بۆ ئامادەکەن جیاوازن لەو کەسانەی کەوا یا بڕوایان نییە یا بەو شێوەیە نەچەسپاوە لە دڵیانە، یعنی علاماتەکان دەرئەکەوێت لە تەسەڕوفاتی لە چ ڕوویەکەوە مەسەڵەن؟ لە ڕووی ئەوە یەکەم و کەسانی کەوا بەڕاستی کە ئەگەر بیر و باوەڕی ڕۆژی دوایی دامەزرا بوو لە دڵیانە کەسانێکی ثابتن، یعنی دائیمەن نەگۆڕن لە وەحد و پەیمانیانە، لە قسەکانیانە، لە ئەو شتانی کەوا لە دەمیانە دەرئەچێ خوان خاوەنی ئەزانێت. دیوەشتری پرسیارەکە بکەم. بەشێک لەمە منش لەگەڵتام هەموو بینەرانش پیان وایە ئەو قسەی وابێت، بەڵام پێتوانێت لە دیوەشترەوە کاری ئەگەر زیادەڕەوی بکرێت لە مەسەلەی قیامەت و ئاخرەتە کاریگەری سەلبیە بێت. طبعا هەرچێک کە زۆر ڕۆچوتیایە حتا بیر و باوەڕی پەروەردگاریش بێ، زۆرکردن لە عیبادەت و لە خواپەرستیە بێ کە زۆر ئیفرات و تەفرەتە تیا کرد، تەوەغولت تیا کرد، ئەوە سلبیات هێبێ. سلبیات هێبێ لەبەرەوەی قورساییە بۆ خۆی دروستەکان دوایی خۆی ناتوانێت عاد و پەیمانەی خۆی جێبەجێکە. باشە مامۆستا من پرسیارم لەمەیە، ینی بەشی ئەوەی کە من باسی یەکەم ئەمەیە کە کەسێک کە زۆر ئیمانی بە قیامەت بێ، با بڵێن مشکلە لە هەر ئیمانەکانی هەموو شتێک ڕەبت ئەکاتەوە بە قیامەتەوە، تەنانەت ڕوحی ئێبداعیشی تیا ئەکوژێ. بۆ نمونە تاقیب کەرەوە کاتێک کە تۆ ئەتەوێ ئیجتیهادێکی تازە بکەیت، ئەتەوێ قسەیە بکەیت، ئەتەوێ لەبارەی دینەوە لەبارەی دنیاوە داهێنا دەکسەر پێتڵەن ئەمە لە قیامەتا خۆتە بینیتەوە، یعنی وەکو بڵێ قیامەت بۆتە شمشێرێک بەدەستی خەڵکەوە بۆی کە تۆ نتوانێت قسەیە بکەیت لەبارەی دینەوە کە ڕایەکە ڕایە با بڵێن هەرچیە بێت.
طبعا ئەو جۆرە بۆچوونانە هەیە بە زۆر جۆرە بۆچوونانە ئەوە بۆچوونی دین نییە بۆچوونی ئیجتیهاداتی کەسەکانن کە بەم شێوەیە تەفسیرەکەن بۆ ڕۆژی دوایی یا تەفسیرەکەن بۆ ئەو دەق و نەسڵانەی کەوا باسی ڕۆژی دوایی ئەکا بە جۆرێک بەکارێن کەسەکان سار دەکەنەوە ڕاستە ئەوە هەیە بەڵام ئەمە خۆی خودی پێچەوانەی باوەڕبوونە بە ڕۆژی قیامەت چکە ڕۆژی قیامەت قەت دژی کۆمەڵەشت نییە کە لە ئیسفادەی کۆمەلگا بێ و سوودی بۆ کۆمەلگا بێ و داهێنانی تازە بێ یعنی ناکرێت ئەمە بکرێت بە چەکێک بۆی کەسانێکەوە بتوانن داهێنان کەن دوایی ئێمە ساردیانکەینەوە بڵین لە ڕۆژی قیامەتە خۆ دەبێتەوە مە کارێکی خراپە بەس مامەستا تو پێ دوانێت زۆریش لە زانان نانوێراوە قسە بکەن لە ترسیەوەی کەنەوەکو ئەم قسێ خراپ بێت لە قیامەتە هەر بە تەکفیر و بە یعنی ئەوان مەبەستیان ئەوە بووە ئەگەر هاتو ئەو داهێنانە یا ئەو ئیشە ئەو کارە ئەو قسانەی ئەو کەسانە یا بیر و باوەڕی کەسانێک کە ببێتە هۆی دوورکەوتنەوە لە ڕۆژی دوایی و ساربوونەوەی خەڵکی تەڵان دژی ئەوانە بوون بەڵام دژی ئەوە نەبوون کە من بڕوان بە قیامەت هەیە بەڵام ئەبێ کاریش بۆ دنیای خۆم کەم مامۆستا من مەبەستم شتە بمبورە لەمە بۆ نمونە ئێستا بەڕێزت ئەتوانێت ئیجتیهادکەی بەس لە ترسا ناوێری بیکی ئیجتیهادێک تێ بۆ نمونە ئەنە مەبەستم نمونەیە فقط بۆ نمونە ئەڵێ من ئیجتیهادم وایە کە میراتی کچ وەکو میراتی کوڕی دەبێت لەم سەردەما لەبەر ئەم هۆیانە بەڵام لە ترسی ئەوە هیچ لە ترسی خەڵک لە ترسی ئەوەی لە قیامەتی حسابت لەسەر نەکرێت ناوێری قسێ آخر ئێمە لە دینە جەنابەت مەبەستم نمونونەکە بەس بۆ نمونە بەڵێزان تێگەم بەبەستی جەنابەت تێگەم ئێمە ڕاستە کۆمەڵە مەسائل هەیە پێویستە ئیجتیهادی تێ بکرێت بەڵام ئەو مەسائلانە ئەگەر هاتوو بە نەس قەطعی نەبوون ناکرێت بێمە بە ئیجتیهادی کەسێک یا بە فکری زانایەک یا بە بیر و بۆچوونی زانایەک یعنی ئێستا ڕاستە ئێستا کۆمەڵە بیر و بۆچوون بەهۆی فتوا و بیر و بۆچوونی کەسانێک وای لێ هاتووە خەڵکەکە ترسێنراوە نامێ قسەی تیا بکە ئەمە ڕاز نییە بەڕاستی یعنی ئەزانی بۆ تابعەکان ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ کاتێ لێیان پرسی لەبارەی تابعی تابعین کە ئایا ئەتوانێت دژیان بێ یا مخالفیان بێ فەرمین نحن رجال وهم رجال ونحن رجال ئێمەش حەقی خۆمانە قسەمان هەبێ خۆمانە یعنی بەبەستی ئەوە بوو کە ئەوان جیلی پێش ئەویشن بەڵام مەبەستی بڵێ جیلی سەحابە و جیلی پێغەمبەر نەبوو صلی الله علیه وسلم بەڵام تابعی جیلی تابعی مامۆستا بمبورە بەڵام ئێمە زۆر جار مەسلەی قیامەت دەبەستنەوە بەس بە ذیکری خوا و ئەمانە لە ڕۆژ ئەوە ئەگەر بۆ ژیانی دنیا بێ عەدالەت بێ بۆ تەراز و بازی بێ بۆ ئەوانە چاکردنیوانە بێ باشە بەڵام ئێستا هەمووی بەستراوەوە بە زیکرێکەوە کە زیکرەکە ئینسان تووشی شەلەل ئەکا لە ژیان دای ئەبڕێ پێتوانی ئەمەش جۆرەکە لە ئەبێ لە علما بێ لە علمی دنیا یا لە زیکرا بێ حتا قیامەتەکەش کراوەتە فکری قیامەتەکە کە ئەکرێت فکرێکی ئیجابی بێ بۆی ئینسان لە دنیاە ئیجابی بێ لە ژیانیە کراوەتە فکرێکی سلبی کە خەریکی ئینعیزال و خەریکی زیکر و علم بێ لەوە زیاتر شتیوان نییە یعنی لە تۆ ئاینی پیرۆزی ئیسلام بخوێنیتەوە کاتێ ئەو سێ کەسە هاتن خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکیان فەرموویەتە ناخەوم یەکیان فەرمیتەکی دنیاکەم یەکیان فەرمی ژن نایەنم ئەمە خۆ لە ترسی قیامەت بوو لە ترسی قیامەت بوو لەبەر ئەوەی کە لە خوا نزیک بوون و زیاتر لەبەر ئەوەی کە بەر شەفاعەتی پێغەمبەر کەم بەبەستیان ڕازیبوونی خوا بوو بە هەموو ئەوانەی کە ئەبێتە هۆی خۆشگوزاری ئینسان لە ڕۆژی قیامەتە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو ڕاستەکەن یا تەواوە ئێوە خۆتان نێغلاو بکەنەوە بۆ قیامەت یا ئەو ئیشانڕە ئەگەر نەیشیکەن احتیادیە فەرمی نەخێن فەرمی من کەسێکم بەخەوم و هەڵی جەسم ژنی ژێنم کاسبیژەکەم ئیشی جەکەم بەشی دنیای شەڕژی مێسەدی قیامەت وای لە ئینسان کردووە کە سلبی بێ لە ژیان بۆیە موسڵمان ناتوانێت داهێنان بکە ئەوە ئەگەڕێتەوە بۆ یعنی بۆ تێنەگەیشتن لە دین لەبەرەوە فەرمودەی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر کەسانێکتان درەختێکی لەبەر دەسا بوو ویستیوی ئێوێ زەرعیکە بیڕوێنێ وە قیامەتیش ئەزانە کە هەڵستێ ئەفەرمێ باهینەکەی بڕوێنێ با درەختەکەی بڕوێنێ ئایا مەرجە مرۆڤ لە پێناو کاری چاکەدا چاوەڕوانی پاداش بکات و لەگەڵ هەر خێر و سەدەقەیەکدا چاوی لەوە بێت خوددا لە بەش زیاتری پێبداتەوە ئەو بەڵێنانەی لە ئایندا هاتوون وەک خۆری و ڕووباری شەراب و ژیانی ئەبەدی تا چەند کاریگەری لەسەر موسڵمان هەبووە بۆ ئەوەی واز لە ژیان بێنێت و بەرەو توندوتیژی و تونڕەوی بڕوات ئەو حادیسانەی کە لەبارەی ئاخیرەتەوە هاتوون دوا ڕۆژ تاوان هەموو دینێک مەسەلەی قیامەت تایە مەرکەزیە بەڵام لەو ئەحادیسانەی کە هاتوون زۆر خەست کراوەتەوە زۆر تەفاسیل هەیە زۆر
ئەتوانین بڵین مبالغات هەیە ئێمە چۆن بتوانین ئەمە جاکەینەوە چ حەدیثێک ڕاستە چ حەدیثێک ڕاستە بە پێی بڵین سەنەد ئەکرێت بەڵام زۆر حەدیثێ سەنەدێکی باشیش هەیە بەڵام ینی تەسەور ناکرێت پێتوانێ ئەمە زۆری مبالغە بێ ئەو حەدیثانەی کە صحیحن کە سەنەدیان سەلامەتە کە عولەمای جەرح و تعدیل دەڵێن صحیحن ئەگەر پێی بڵین مبالغەی تایە ڕەم بێ بۆ ئیمانمان خراپ بێت بەس مامۆستا حەدیثی ئاحاد بۆچی باش بۆ لەبەرەوەی یعنی لە دەسەڵاتی خوایە ئەوە هێر هیچ نییە لە گەوری و دەسەڵاتی پەروەردگارە کە ئەفەرمێ وما قدر الله حق قدره واتە تەقدیری پەروەردگار ئێمە مرۆڤ ناتوانین وەکو خۆی بیناسین دەسەڵاتی پانتایی فراوانی پەروەردگار کە ئەفەرمێ عەرضها السەماوات والئەرض باشە بەهشتێ پانتایی ئەرز و ئاسمانەکان بێ کە تا ئێستا مرۆڤ عەدەدی ئەستێرە نازانێ پانتایی ئەرز و ئاسمانەکان بۆ ئێمە مرۆڤ نەپێوراوە مەبەستم لەوە نییە لە قودرەتی خوایە باشە لە قودرەتی خوایە ئەو حەدیثانی صحیحە ئێمە ئەڵێن ئامەنا به ئەو غەیبە ما لا عین رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر ئەمە منتەهای ئەوەیە کە عەقڵی ئێمە ناتوانێ ئەو پێوانانە بخوێنێتەوە یابی پێوە یابی کێشە مەبەستم لەم دیوەی نییە ئەمە بەستم ئەوەیە ئەو حەدیثانە مبالغەی تیا کراوێ بۆ ئەوەی خەڵک هان بدا بۆ چاکە یا بۆ ئەوەی دوورکەوێتەوە لە خراپە یا بۆ حەدیث فرۆشی خۆ حەدیث فرۆشیش هەبووە لە سەردەمێک هەبووە هەندێک عولەما مثلا حەدی حەدیثیان داناوە توانە فڵان سوورەت خوێنی بۆ ئەوە باشە ئەوە بۆ ڕسەق ئەوە بۆ مناڵبوون ئەوە بۆ سەلامەتی هەندێک لەمانە هەیە ضعیفە هەندێک لەم حەدیثانە هەیە ضعیفە لیان پرسی تۆ ئەمە بۆ داناوە ئەویش وتی لەبەر ئەوە دامناوە خەڵک تەشویق کەم بۆ خوێندنەوەی ئەو سوورەتانە بەڵام لە ئەسڵە ئەمە کول نییە ئەمە هەموو پێوانەکان نییە ممکنە مەسەلەن لە باسی بەهشت و جەهەنەما چەند حەدیثێکی ضعیف هەبێ و سەنەدەکەی نەگاتەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئێمە وەکو ئیماندار هەرگیز چێژ لەوە نابینین هەرگیز بە بەلەزەتی نازانین شتێ بدەینە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثیش نەبێت. بمبورە مامۆستا من ئەوەی کە لە خەیاڵما بێ نوحی کوڕی ئەبوو مەریەم کە یەکێک بووە لە پیاو چاکەکانی بەسرا خۆی ئەڵە من 10,000 حەدیثم داناوە بۆ ئەوەی خەڵک بەرەو دین بگەڕێتەوە پێتوانێ ئەمە لەوانێ کاکە 100 حەدیثی هاتوێتە ناو صحیحە پاڵەفتە کراوە وەکو چۆن دنکە زەنگیانە دەرەهێنی لە ناو فاسۆلیایە ئەو حەدیثانە صحیح و ضعیفی ئەوە جیا کراوەتەوە ئەو حەدیثێکەوە ضعیفە عولەمایان دەڵێن ضعیفە ئەوەی مەوزوعە دەڵێن مەوزوعە بەڵام کۆمەڵە بابەتی تایبەتیمان هەیە کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لە ئیمامی بوخاری ئیمامی مسلم یعنی بەدەرن لاوەی کە بتوانین نەقدیان بکەین ئەبێ بڵێن بوخاری و مسلمی معصومن یعنی لەو مسلم غەڵەتیان تیانێ بێت شێوەیەک بەو عیبارەتە ناڵێن ئەوان معصومن ئەوان مرۆڤن بەڵام بۆ نمونە ئیمامی بوخاری تاریخی بوخاری هەیە ئەدەبی مفردی هەیە لەمانەیە وعدی نەیەوە صحیح بەستم صحیحەکەیەتی لە صحیحەکەیە وعدی داوە هەمووی صحیح بێ و زانایانێکی لەوانە دارە قوتنی یەکێک لەوانە ئیمامەکانی تر حازمی ئەفەرمون 14 بۆ 16 حەدیث قسەی لەسەر بووە بەڵام لە بوخاری بەڵام ئەفەرمون القول ما قال البخاري ئەو بوخاری مامۆستا ئەمە باس لە مەسەلەی قیامەتەکەین بە لەوێ زیاترین بکەین من بۆ نمونە باس کە لە حۆری بەهەشتەکرێت کرد لە ماوەیە زۆر قسەی لەسەر کار ئەوەی کە بمرێ 72 حۆری لە بەهەشت ئەدرێتەوە 70 حۆری و 72 لەگەڵەوە 72 وەسیفەی هەیە و وەسیفەکان ئەمانێ ئەمە تا چەند ینی ڕاستە بەم شێوەیە بەم حەجمان و بەم عەدەدانەیە طبعی مرۆڤ وایە حەزی لە هاوسەر و هاوڕێیە باشە مشکلەمان نییە مەدەنیەتی مرۆڤ حەدە لە قیامەتیشە هەروایە لەبەرەوە یعنی ئیبن ئەبی شەیبە باسی دوو حۆری عینەکە باش و هەندێک ڕیوایەتمان هەیە کە حەسەن و صحیحن باسی بەڵام بۆ ئەوە هەموو کەسێک نییە تەنها بۆ شوهەدایە واتە یەک پرسیارێک تا دوو هەفتا حەدیثی حەسەنمان هەیە لەو بارەوە صحیحە کە باسی هەفتا حۆری عینەکە بەڵام ئەوە بۆ هەموو بەشەر نییە ئەو بۆ خەواسە ئەو بۆ ئەوەیە کە خوێنی ئەبەخشێ بەخوای باڵا مامۆستا من ئەلێرە ئەم پرسیارە گرنگە بەلامەوە داعش لەسەر ئەم خاڵە زۆر کاری کردووە کاتێک کەسێک ئەنێرێ بۆ تەقاندنەوە بەنای 72 حۆرەکەی بەهەشتەوەی نێرێ پێتوانێ ئەمە دەرگایەکە بۆ کردنەوەی تیرۆر بەسەر خەڵکە بەو شێوەیە بەو عیبارەتەی جەنابت دەڵێم نەخێر چونکی هەموو شتێ استراتیجی خۆی هەیە باش کاتێک قەومیەکان شەڕێنێنەوە استراتیجی خۆیانیان هەیە دیفاع لە قەوم و دیفاع لە وڵات و
استراتیژی ئێمەی ئاینیش ڕازیبوونی پەروەردگارە. باشە بۆی خی گەورە فەرمێ اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. ئێمە وەکو ئیماندار نەک وەکو فکرێکی تونڕەوی بکوژ و خوێن ڕێش، نە ممکنە ئەویش ئیسفادە لەوە بکا بۆ ئەو بەکاری بێن، بەڵام استراتیژیەتی هەموو جوڵە و وزەیەک بە لە مقابلە ئەجر هەبێ. باشە ئێمە وەکو ئیماندار چاوەڕێی بەهەشتی، چاوەڕێی ئەجرین، چاوەڕێ ئەوم وعدانەی کە خوا پێغەمبەری خوا پێداوین صلی الله عليه وسلم. پێتوانێت ئەمەش جۆرێک لە ئەگەر ڕاست بێ ئەم کەلیمەیە ئەگەر مەقبول بێ لە مادیگەرایی لە ئینسانە، ئینسان لە پێناوی خۆیان خۆی ناکوژێ، لە پێناوی خۆریەکانی باش ناخۆی کوژێ، هەر لە پێناوی جنسە یعنی خی گەورە ڕێی بەوەیاوە کە تۆ ئەچی بۆ حاج تیجارەتی شکێ نەک لە پێناوی جنسەوە، پێناوی جنس نییە. تۆ ڕازیبوونی خوا بەدەزێنی، بەڵام ڕازیبوونی خوا ئەم کۆمەڵە بابەتە و ئەم کۆمەڵە خێر و بێرە و ئەم کۆمەڵە تەکریمی ئیلاهی هەیە. خۆ مرۆڤ ئەتوانێت زۆر لە خوا بکە معاذ الله، خوا خۆی ئەمەی بەخشیوە بە ئیماندار. بەس مامۆستا ئەوەی لە قورئانە هەیە بەم شێوەی بەم زەخامەتە نییە، بەو شێوەی کە دوایی لە ئەحادیثە هێتە ئەحادیثەکان پلەکانیان ئێستا ناتوانین دیاری بکەین. باشە چ زەخامەتی ئەگاتە ئەو زەخامەتی عەرضها السەماوات والأرض، ئەو تەعمیمە تەعمیمە باشە، یعنی ئەو نەفراوان بێ جێ هەموو شتانی بۆتیان نابێتەوە. بەڵێ ئەمە یەک. دوو کاتێ پەروەردگاری باڵا ئەفەرمێ ئێمە سارعوا إلى مغفرة من ربكم، سارعوا سابقوا بێژبڕکیەکەن مسارعە بکەن. ئەیخوای گەورە لە مقابلێشە بە لوتفی خۆی ئەمانی داناوە ڕاست ئێمە ئەبێت ڕازی بۆ ڕازیبوونی پەروەردگار بێ، بەڵام ڕازیبوونی پەروەردگار ئەم تەکریمانی بەدواوەی ئەم ڕێزانی لێنراوە. باشە بێمەوە سەر حەدیثەکەن. من باسی ئەوم کرد کە ئەم شتانە بەم شێوەیە مبالغەیە، مەبەستم پێم وایە لاانە قسەی پێغەمبەری ئیسلام نەبێ، بۆ نمو ئەبوو هورەیرەش نەبێ، دوای ئیبن مەریەمەکان دای ئەنێن بۆ ئەم مەسەلەیە. ئێمەش لەگەڵ ئەوان و عەقڵێکی سەلیمی عالمی صالحی ئیماندار و دۆستی دین لەگەڵ ئەوایە کە هەشتێ پێغەمبەر نەیوت بێ صلی الله عليه وسلم ڕەتی ئەکەینەوە باوەڕشمان پێی نییە، نەک ئەوەی کە پێغەمبەر نەیفەرموو بێ کە لاواز و ضعیف بێ مەوزوع بێ ئەسڵەن ناڵین مبالغەیە، ئەسڵەن ئەڵین هەڵبەسرا و درۆیە. پێت وایە ئەو حەدیثانە مەوزوعن لەسەر بەهەشت زۆرترینە حەدیثە صحیحەکان؟ نا حەدیثە صحیحەکان زۆرترن لەوە، لەبەرەوەی ئەوان ینی خطوطی عەریزە سابت بووە، زەواج هەیە، لەزەت هەیە، ماڵ هەیە. یعنی بۆچی پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئەگەر یەک مرواری بەهەش بێتە سەرزەوی باشە یعنی ڕووناکی ڕۆژکەمەکە، ئەمە مبالغە نییە، ئەمە ئاشکراکردنی دەسەڵاتی پەروەردگارە، ئاشکراکردنی دەسەڵاتی پەروەردگارە. ئێمە وەکو ئیماندار ناڵین مبالغەیە، ئەڵێن سەمیعنا واتانا. باش یعنی وەکو ئیماندار کە صحیح بێ کە بەس بەسەنەد بێ، ئیتر بە عەقڵ تیا نابێ لێرە کە چۆن ئەمە وا بێ، یعنی هەر ئەوە بڵین سەنەدەکە صحیح بووی ترتەوە. ئەگەر سەنەدەکە صحیح بووە تا پێغەمبەر وتوی صلی الله عليه وسلم ئەوە باوەڕمان پێیەتی وەکو خۆی. ئایا گەڕان بە دوای چێژێکی ئەبەدی لە قیامەتدا یەکسانە بە بەدۆزەخکردنی جیهان لای تاکی گەنجی موسڵمان؟ ڕێکخراوە توندئاژۆکان چۆن خۆشەویستی جیهاد و شەهیدبوونیان کردووە بە پردێک بۆ ڕازیکردنی ئەو کەسانەی لە ژیانی ئێستادا لە ناهەمەتی و بێبەشیدا دەناڵێنن. ئایا ئەو کەسانەی بەڵێنەکانی دوای مردن پاڵنەری سەرەکی ئاینداریان بووە ڕێژەیان چەندە؟ مەسەلەی ڕۆژی دوایی ژیانێکی تر لە هەموو دینە ئاسمانەکانە هەیە. لە ئیسلامە زۆر تۆخ کراوەتەوە و وردەکارێکی زۆر هاتوۆسە ناو ئەم بابەتە. زۆر لەوانش کە دیقەت دراوەکو بەڕێزت زیاتر لەم بوارەیە کارت کردووە، لەوانەیە لە داعش گیراوەیان لەوانەیە کە خوان تەقانەوەتەوە یا بە تەمای خۆ تەقانەوە بوون، هەمیشە بە تەمای ئەو 72 خۆریەی بەهەشت بوون. تۆ پێت وایە بەهەشت یا مەسەلە قیامەتەکان دەوری هەیە لە بەرهەمهێنانی تیرۆرە بەو شێوەیە؟ من لە ڕۆی ترۆ بۆیە شمەویش مەبدەئی لەزەت چ دەورێکی هەیە لە بەرهەمهێنانی تیرۆرە بۆی دوای بچینەوە سەر مۆزوعی چێژ وەرگرتن. بەڵێ مەبدەی چێش کە بابەتێکی ناڕۆحیە. زۆر جار کە باسی تۆ دینەکەی ڕاستەخۆ ڕەب دەکرێتەوە بە ڕۆحی گەریەوە، بەڵام چەمکی جیهاد لە ڕووی چێژ و دنیاییەوە ئەکرێ ناوی بنین دنیاە، بەڵام بەمانایەکی هەڵگەڕاوە. لە دنیاە گەنجێک ناتوانێت لەزەتەکانی تێرکە، ناتوانێت پارەی باش پێیا بکە، ناتوانێت بخواتەوە لە ژێردارێکی جوان و لە ژێر لە باخچەیەکە، بەڵام ئەمە تەجیلەکە بۆ ژیانێکی دیکە کە لەوێ ڕێژەیەکی هەرە زۆر لە حۆری نەسمراو هەیە بۆ ئەم
و هەروەها باخچێکی ئێجگار جوان هەیە کە شەراب و ئەوەی کە خەیاڵ قبوڵی ناکە ئەم دەستیەکەوێ بە ئاسانی. ئەم مەبدەیەکی ڕۆحی نییە، مەبدەیەکی چێژێکی تاو مادیە. جیهاد لەسەر ئەم ئەساسە و ئەو گەنجانەی کە من و تۆ ئەگەر ورد سەیریان کە ئەوانەی کە خۆیان دەتەقێنەوە خۆیان بە کوش دەدەن، هەمووی گەنجن لە ئاستێکی زۆر هەژدە تا زۆر کەمیان بگاتە 30 ساڵ، زۆر کەمیان. ئەم قۆناغێکە لەناو مجتەمەعێکە دروست بووە، جۆرێک لە مەحرومیەت بەرامبەر سێکس، بەرامبەر شەراب و خۆشیەکی مادی لە ڕادە بە دەرمەحروم ئەم گەنجە. بەڵام کاتێک لە ئاستی جیهادا وعدی ئەوەی پێدەدرێت کاتێ تۆ دەکوژرێت ڕاستە خۆ دەچیتە شوێنێکەوە باخچەیەکەوە پڕە لە حۆری جوان، پڕە لە شەراب بە مۆدێلەکانی خواردنەوە، پڕە لە ژیانێکی نەبراوە. ئەم گەنجە ڕاستە خۆ ئەم مەبدەئی لەزەتە لە دنیایەکی واقعی مادیەوە هەر بەمانە مادیەکەی نەقڵەکە بۆ دنیایکی دیگە کە پێی وایە لەوێ دەتوانێت بژێت. تۆ پێتوانێت هەر لە تەسەووری دینیە بەهەشت بە معنای مادیەکەی تەسویر کراوە. بێگومان ئەمەیە مۆزوعەکە، بەهەشت بەمانە مادیەکەی تەسویر کراوە و ئەمە خراوەتە ناو بیری جیهادیەوە. واتە بۆ دروستکردنی جیهادست پێویستی بەوەیە بەهشتێکی بۆ وێنە بکەی کە ئەمە لە ناو فەرمودەکانە وێنە کراوە، بەهشتێکی بۆ وێنە بکەی لە ڕێی جیهادەوە، لە ڕێی مجاهیدێکەوە کە شەهید دەبێت دەچێتە ناوم بەهشتەوە پڕە لە چێژ و خۆشی نەبراوە. واتە یەکێک لە مەبدەعەکانی جیهادست کە خۆی دەکوژێت یان خۆی دەتەقێنێتەوە بۆ گەیشتنە بە چێژێکی نەبراوی سێکسی و مادی کەوای لێ دەکات لەناو ئەم چێژە بمێنێتەوە. یەک دوو نزیکترین ڕێگە بۆ گەشتن بەمە بریتە لە جیهاد. بەس تۆ پێتوانێت لەم شێوە تەسویرە کەسانێکی کەم ئاوا تەسویرەکەن زۆربەی خەڵک متەدەینی شەو بۆ قیامەتی شەولای واش خۆشی ناتەقێنێتەوە. بێگومان وایە کە تۆ باسی وێنەیەگەکەی بۆ نمونە جیهادست چۆن دروست دەبێت. یەکێک لە ڕێگەکانی جیهادست ئەمە لەسەر ئەم چێژەیەکی باسیەکە. تۆ پێتوە فکرەی بەهشت بەرهەمێنەری تیرۆرە لە دیوێکەوە لە ڕوویەکەوە کە باسم کرد ئێستا بەڵێ لە ڕووی مەبدە لەزەتەکەیەوە فکری خۆریەکانی بەهشت و فکری خۆریەکێکە لەو فکرانەی کە ڕاستە خۆ ڕەبت کراوەتەوە بە جیهادەوە و تێکەڵ کراوە بە جیهادەوە و تەنانەت کۆمەڵی حەدیثێک لەو حەدیثانەی کە ئەو گەنجانەی لە ژێر سێبەری خوادا دەحەسێنەوە، ئەو گەنجانن کە بیر لە جیهاد و خۆکشتن دەکەنەوە لە پێناوی خوددایە. یەکێک لەوانە لەو حەو کەسە ئەم مەبدا وای کردووە گەنجی ئێمە نزیکترین ڕێگا بدۆزێتەوە بۆی بە خێراترین ڕێگا بگاتە ئەو شوێنەی کە ئێمە باسمان کرد مەبدەی لەزەتیا پڕا و چێژ وەرەگرێەوە تێرە بێ ئەویش بریتێ لە جیهاد و خۆتەقانەوە تۆ لە لەحزەی مردنا ڕاستەخۆ لە دنیایەکە دەگوێزرێتەوە بۆ جیانێکی دیکەی نەبراوە کە پڕە لە چێژ و عیش و خۆشی. باشە لە ماوەی چەندین ساڵە ئەمە بۆ نەبووە بۆ لە ئێستا بەو شێوەیە زەقەبێتەوە خۆکوشتن هەڵبەتە جیهاد هەبوو بەس بەم معنای کە لە ئێستا جیهاد بۆتە غایەتێک. لە مێژووی ئەهلی سونە جەماعەیە لە سەردەمی مۆدێرنا فتوای ئەوە دەدرێت کە خۆکوشتن بەشێکە لە جیهاد. پێم وایە بە قەرزاوی یەکەم کەسە کە باسیەوە کە خۆکوشتن دژی ئیسرائیلیەکانە وەختەوە فتوا دەدا خۆکوشتن بەشێکە لە جیهاد و ئەوەی کە خۆی دەکوژێت بەشێک نییە لە خۆکوشتنەوەی کە دەچێت بەرەو جەهەنەم کە مۆدێل بۆ لە ئەخر ئەمە جوستم پرسیاری بکەم خۆکوشتن ئینسان بێدینەکە بۆ حسابە لە جەهەنەما بەش. بەڵام فتوای مۆدێرن هەیە کە ئەم جۆرە خۆکوشتنە بەشێکە لە جیهاد و ڕاستەخۆی کە خۆی دەکوژێت لە ناو کوفرا خۆی دەکوژێت و خۆی دەتەقێنێتەوە خەڵکێکی زۆر دەکوژێت ڕاستەخۆ دەچێت بەرەو باش. دواتە فتوا بەرهەمهێنەری مۆدێلێکی فتوای مۆدێرن لە سەدەی 20 بەرهەمهێنەری مۆدێلێکی دیکەیە لە جیهادەکە پێ دەگوترێت جیهادی خۆتەقانەوە. بەڕێزت پێت وایە فکرەی ئاخرەت بە دیوێکیە ئاشتی کۆمەڵاتی بەرهەم دێنێ بەس بە دوێکی ترا تیرۆریش بەرهەم دێنێ؟ بێگومان ئێستا من باسی ئەوەکەین کە چۆن فکری گەشتن بە ژیانێکی دیکەی کە لە قیامەتایە چۆن ڕاستەخۆ تیرۆریستێکی بۆ بەرهەم بێنێ ناترسێت لەوەی خۆی پارچە کات و خۆی بتەقێنێتەوە. بەس پێت وانێ ئەمە پاڵپشتی هەیە بە ئەحادیث و بە ئایات و یەکە من باسی ئەوەکەم فتوا دەدرێت ئەم فتوایە هۆکار بەردەوام فتوای لە پشتیەوە کۆمەڵێ توراسەیە ئەم توراسە ئامادەی هەیە بۆ ئەوەی بەڵێ کاڵم توراسە دەقا هەیە و دەقەکانیش عادەتەن حەدیثن و حەدیث پاڵپشتی ئەم جۆرە عەمەلیانەکە کەسێک کە لە پێناوی خۆیان کوژێتە ناو حەواسری تەیرەوە لەوێ حسابی لەگەڵ ناکرێ ئەمجا 72 قۆری لە بەهەشتا ئادرێ بەس شەهید
ئەو ئیمتیازانێکی بێگومان من تاکی دیۆم کردەوە کە خۆتەقانەوە ڕاستەوخۆ شەڕە بۆ ژیانێکی جوانتر و خۆشتر مەبدەیەکی تەواو مادیە یعنی سایکۆلۆژیای ئینسانی تێرۆریست لەم دنیا مەحروم بووە بێگومان بۆ ئەو دنیا ئەکرێت توانی وانایی بنێن تەجیلکردنی چێژە دنیایەکان بۆ دنیایکی دیکە کە لەوێ بەواقعیەتە بەردەستی وە سنووری نییە بەتوانێت بە ئاسانی توانە خۆی تەجیلکردنی بۆیە پەلەشێتی بچێت یانێ هەمیشە تۆ لەحزەیەکت هەیە لەم لەحزەیە توانی لەم دەرگاوە بچیتەوە دەرگا لە دەرگایە کە چێژی تیانە و چێژی لە خۆی مەحروم کردو بۆ دەرگای دیکە چێتە ژۆرەی ژبریتە لە دەرگای جیاد و خۆتەقانەوە بۆ دەرگای کە هەموو ئەمانە بەڕێز دوابزانام هەنێ بەخست لەسەر ئەمە کردو و زۆریش لە ئەو سەجنانە بینیوە کە لە سەجنەکانی داعش لەم بارەوە بۆ شێوە باسییان کردو کە گفتوگۆکی زۆرم لەگەڵ نزیکەی 50-60 دانێک لەو جۆرە داعشانە کردووە لە ڕاستیە لە سژنەکانەوە گروپەکانی دیکە یەکێک لەو هۆکارانەی ئەمانەی کەوا لێ کردو ببن بە کەسی جیهادست کۆمەڵی حەدیثن ئەو حەدیثانەی باسی فەزلی شەهیدی و خۆکوشتن دەکات چۆن تەپوتۆز و غوباری مجاهید لە بەرەی شەڕا چەند بە پیرۆز خوێنراوە لای ئەوان و چۆن ئەم جۆرە گەنجانە هۆکارێک لە هۆکارەکانی بە جیهادزبوونیان ئەو حەدیسانن کە ڕاستەوخۆ باسی بەڵێنەکانی دوای مجاهید کە کوژراوە لە جیهادە دەکات و ڕاستەخۆ دیگات. لە زۆربەی ئاینەکاندا مرۆڤ بەهۆی ترساندن و مژدەپێدانەوە بەرەو خوداهان دەدرێت بەڵام کاتێ ئەمە دەبێتە گرفت کە هەموو بەڵێن و گفتێک بۆ چێژوەرگرتن لە جیهانی ئەبەدی لەسەر حسابی ژیانی ئێستا و بە دۆزەخکردنی دنیا وەستا بێت.